سڵاو بەڕێزان و خۆشەویستانی من ئەم کاتەوە هەموو کاتان باش لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتتان نابین بۆ باسکردنی کەمترین کۆنەمەرە وەرگیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لە کۆتا ڤیدیۆمان سەبارەت بە کۆلێژەکانی پەروەردەی بنەڕەت باسی ئەو کۆلێژانەتان بۆکەین کە لە یەک زانکۆ و لە یەک شاردا هەن. با بزانین ئەو بەشانە چین و کەمترین کۆنەمەرە وەرگیراوەکانی چەندن. ئێوەش تا کۆتای ڤیدیۆ بینەر بن و داتا و زانیاریەکان وەربگرن. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان بێبەش مەکەن لەو داتا و زانیاریانە.